لە سەرەتای خۆپیشاندانەکەوە هەمووان بە دروشمی بژی ئاپۆ بەرەو بارەگای نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر بەڕێکەوتن. خۆپیشاندەران بە دەنگی بەرز هاوار دەکەن بێ ئاپۆ ژیان نابێت. Yani Ormancıma hem rawagişti, saziyên sivîl, saziyên navnetewî, li beraber êrişên dewleta Tirkiyeyên ku îro li Sûriyê, li Cizîrê, li Silopiyê, li Kerboranê, li Nusêbînê, li Rojavayê Kurdistanê îro li ser gelê Kurdistanê didim eşandin û gelê Kurdistanê inkar dike. Hemû def dolabên xwe dixwazin netewên yekbûyî bike Amerîkayê yani tune hesibandina netewa Kurd, miletê Kurd. هەرچەندە ئامانجی خۆپیشاندانەکە بۆ پشتگیریکردنی باکووری کوردستان و ڕزگارکردنی عەبدوڵڵا ئۆجەلان بوو، بەڵام هەرزوو خۆپیشاندانەکە ئاراستەکەی گۆڕدرا بۆ هێرشکردنە سەر تیمی تۆڕی میدیایی ڕوودا و ئەوە ئەوێ گرژی دروستکەن نزیک بوونەوە لە بارەگای نەتەوە یەکگرتوەکان ئەوێ پەلاماری ڕوودا بدەن ئەوێ پەلاماری ڕوودا بدەن جاکرد بەشێ لە خۆپیشاندەران سەرەتا بە هەڕەشە و دواتریش بەکردەوە ئازاری دەرونی و جەستەیی کارمەندانی تیمەکەی ڕووداویاندا هەر بەوە شەونەوەستان بەڵکو 5 پۆلیسی چالاکە مەدەنیەکانیشیان بریندار کرد. دەیان پۆلیس و هێزەکانی پاراستنی کۆنسوڵخانە و هێزەکانی زیارەبانی هەوڵیاندا هێرشی ئەوان ڕاگرن بەڵام تاوادەیەک بێهودە بوو. نوێنەری نەتەوە یەکگرتوەکان یاداشتێکی نووسراوی لە خۆپیشاندەران وەرگرت کە داوای خۆپیشاندەرانی لەخۆگرت بوو لە ڕاگررتنی ئۆپراسیۆنەکانی تورکیا لە باکووری کوردستان و ئازادکردنی ڕێبەری پەکەکە کە بڕیارە ئەو یاداشتە بدرێ بە ئۆفیسی سەرەکی نەتەوە یەکگرتوەکان لە بەغداد. توندوتیژەکانی باکووری کوردستان خۆپیشاندەرانی هێنایە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان خۆپیشاندانێک کە بەبێت توندوتیژی کۆتایی نەهات. کوردستان حەسەن ڕوودا و هەولێر.